ژن و زەلامی کوردستان کەلوپەلی کوردەواری خۆیان بە خۆڕایی لە بۆ من دەنارد 1010 پارسە لە ناوماری من هەبووە ئێستاش ئەگە بەرنامەکانی من تەمەشا بکەی دیکۆرەکەی هەمووی دیارە خانیەکە وەکو ستۆدیۆی ماری منە هەمووی ژن هەبووە جلی بەرجی بوچینی خۆی هینایە هەرچی کەلوپەلی ڕازاوی وڵاغیان دەهینە برام ئەمن لۆ بەرنامەکەیان دەینە ئەتو لە لای خۆت دەتپاراست تەبان لە بۆ منیان دەیە تەسویرم دەکرد چێ هینایەتی عمری چەندە خەرچی چێندەرە دوایە ئەمن عەرزم دەکرد لە ئەوەی ئێستا ئەوانە پارێزراینە نا بەخوای لە شەڕی ناوە خۆی بەداخەوە فۆتە هەمووی فەوتە هەمووی 1010 پارسە و معروفە ئارشیف بەرنامەکان هەمووی ئەو یەک لە کارە ساتەکانی خۆمانە ڕەنگە یەک لە سەبەبەکان بی یەک ڕۆیشتنم لۆ دەرێ ئینجا گەڕانەوەم و تەقدیم نەکردنی بەرنامە ئەرشیفی بەرنامەکانیش نەما هەمووی لە لای هاشمیش نەما بەرێ لە لای مامەسا هاشم زەواری نەمایە لەبەر ئەوەی بە ئەوش ملاحەزەشت بدەمێ ئەمە دەبین ئێمەی کۆر ڕەغمی هەموو گلوگازاندەمان لە دەسەڵات بەڵام دەبی مەمنونی خوای بین کە شتمان پێدا لە زمانی حکوومەتی هیچ بەرنامەی کوردی نەبوو ئارشیفی لۆدانرێ